هاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان. This is NRT Daily News Analysis. ستاوتانە بێ بەڕێزان، کارزان وسپانم لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵتانین بۆ تاوتوێکردنی پرسە گەرم و گرنگەکانی ڕۆژ. لە ماوەی ڕابردوودا و بە ئێستاشەوە زۆر جار جۆمان لێ دەبێت کە گلەی دەکرێت لەوەی وەکو یەک مامەڵە لەگەڵ پارێزگاکانی هەرێمی کوردستاندا ناکەن. هەرچەندە تا ساڵێک پێش ئێستا هەرێمی کوردستان 3 پارێزگا بوو، ئێستا 4 پارێزگا لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە، بەڵام جۆمان لە گلەی دەبێت لە نێو خودی پارێزگاکانەوە بەوەی کە جیاوازی دەکرێت لە مامەڵەکردن و تەنانەت لە داهات و لە پرۆژەکاندا لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستاندا. دەوترێت ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەو دابەشبوونە سیاسی کە لە ماوەی ڕابردوودا و بەهۆکاری شەڕی ناوخۆ لە هەرێمی کوردستاندا دروست بووە، بەڵام ڕەنگە زۆرتر بەهانە هەبوو بێت بۆ کردنی ئەم قسانە، یاخود قسەی سیاسی هەبوو بێت وەکو قسەی سیاسی وەرگیرا بێت، هەم لەلایەن لایەنە سیاسەکان و لەلایەن دەسەڵات و حکومڕانی و تەنانەت خەڵکیشەوە. من ئەم شەو هەوڵ دەدەم وەڵامێکی واقعی بۆ ئەو پرسیارە وەربگرم کە ئاخۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان وەکو یەک مامەڵەیان لەگەڵ کراوە لە ماوەی ڕابردوودا. وەڵام بۆ ئەم پرسیارە وەردەگرمەوە لە میوانەکانم عتاقەرە داخی نووسەر و توێژەر، سوپاس بۆ ئامادەبوونت، هەروەها بەیار عومەر شارەزا لە بواری پلانی داڕشتنی شار و هەرێمەکان، سوپاس بۆ ئامادەبوونی جەنابیشتان کاک بەیار. بڕیارە دانا جەزا ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان لەگەڵمان بێت بۆ قسەکردن لەسەر هەمان بابەت. بەڕێزان دیارە وەکو هەمیشە ئێوەش دەرفەتان هەیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پێیجی NRT پرسیار و سەرنجەکانی خۆتان بە کۆمنت بۆ ئێمە بنووسن. من هەوڵ دەدەم وەڵامی دروستان بۆ وەربگرمەوە بۆ منیش سوودمەند دەبم لە پرسیارەکانتان حتمەن بۆی کە مەودای پرسیار و گفتوگۆکەمان فراوانتر دەکات. کاک بەیار، وەکو شارەزایەکی بواری پلانی داڕشتنی شار و هەرێمەکان لە ماوەی ڕابردوودا توێژینەوەیەکیشتان هەبوو لەسەر ئەو بابەتە، دەمەوێت بپرسم ئەو قسەیە تا چەند واقعیە کە دەوترێت جیاوازی کراوە لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستاندا؟ زۆر سپاس بۆ بەنگێشەکە و کاکەرزان. تەبان من کتێبێکم نووسیوە لەو بارەوە بە ناوی نەعەدالەتی جوگرافی و چارەسەرکردن لەسەر ئاسی سیاسی و ئابووری لە هەرێمی کوردستانە، وەتیایە بە وردی ئەوم قسۆتە ڕوو کە چەند غەدر لەم ناوچەیە کراوە کە جاران پێوترا زۆنی سەوز، ئێستاش پێوترێت زۆنی سەوز و نیلی. باسی نەعەدالەتی جوگرافیم کرۆ. نەعەدالەتی جوگرافی چییە؟ بریتیە لە گرنگیدان بە ناوچەیەک و فەرامۆشکردنی ناوچەکانی تر لەناو هەمان وڵاتە، یاخود گرنگیدان بە شارێ لەسەر حسابی شارەکانی تر کە ئەمەش زۆر جار بۆ ئەشکێتەوە کە سەرۆت و سامانی سروشتی و مرۆیی لەو ناوچانەی دەسەڵات بەلایەوە گرنگیە ئەگوێزرێتە بۆ ناوچانەی دەسەڵات بڕیاریاوە گرنگیان پێبە. و بۆ ئەوی بزانین ئایا نەعەدالەتی جوگرافی هەیە لە هەرێمی کوردستانە یاخود نییە، پێویستمان بۆیە بزانین هەر پارێزگایەک لە هەرێمی کوردستانە چەندی هاوڵاتی تیا ئەژی بەرامبەر ئەوە چەند خزمەت کراوە. ئەگەر سەیری ژماری دانیشتوانی هەرێمی کوردستان بکەی نزیکی 5.5 میلیۆن کەسە، لەمە 2.1 میلیۆنی لە پارێزگای سلێمانی ئەژی کە لە سایە 38 کۆی ژماری دانیشتوانەکە، 2 میلیۆنی لە پارێزگای هەولێرەژی کە لە سایە 36ەکە، 1.4 میلیۆنی لە پارێزگای دهۆکەژی کە لە سایە 26ەکە. واتە پارێزگای سلێمانی زۆرترین ژماری دانیشتوانی هەیە. بەڵام بەرامبەر ئەوە کە سەیرەکەی بزانی ئایا هەرێکێک لەمانە چەند خزمەت کراوە، یەکێک لە مؤشیرەکان کە بزانین ئایا چەند خزمەت کراوە بڕیوە بەرهێنانە. بڕیوە بەرهێنان لە ساڵی 2006 بۆ ساڵی 2015 لەو 9 ساڵەیە نزیکی 42 میلیارد دلار بۆ لە هەرێمی کوردستانە. لەم 42 میلیارە 24 میلیارد دلاری ڕێکی بۆ پارێزگای هەولێر بۆ کە لە سایە 57 کۆی گشتی و بەرهێنانەکە لە هەرێمی کوردستانە، 13 میلیاری بۆ پارێزگای سلێمانی بۆ کە لە سایە 31ەکە. واتە لە کاتێکە پارێزگای سلێمانی ژماری دانیشتوانی زیاتر لە پارێزگای هەولێر کەمترینەوە بەرهێنانی بەرکەوتووە، واتە خۆی لە سایە 36 هاوڵاتیان بۆ بورە 36 هاوڵاتیان لە پارێزگای سلێمانی ئەژین، بەڵام لە سایە 30 بەرهێنانی بەرکەوتووە. بەڵام پارێزگای هەولێر لە کاتێکا ژماری دانیشتوانی لە پارێزگای سلێمانی کەمترە، بەڵام دووهێندەی پارێزگای سلێمانی و بەرهێنانی بەرکەوتووە کە لە سایە 57ەکە. جا من حەزەکەم ئەوە بڵم جیاوازەکە لە چیەوە بووە؟ یعنی بەوەی کە پێویستی بووە بۆ ئەو ناوچانە دەبێت لەوێ بەم جۆرە مامەڵە بکرێ و بۆ پارێزگاکانی دیکە بەو جۆرە، یان بابەتەکە سیاسیە؟ زەین کاکەرزان لە هەموو وڵاتە پێشکەوتوەکانی دنیاە
گەشەی ئابووری بە شێوەیەکی ئاسۆیی بڵاو بێتەوە ئەوە نیە هەموو گرنگی بدرێ بە پایتەخت و شارەکانی تر فرامۆش بکرێن بەداخەوە بەهۆی فاکتەری سیاسیەوە بووە بەشی زۆری بەهۆی ئەوە بۆ کە هەم کێشە ناوخۆیەکانی یەکێتی و هەم سراعی بینی یەکێتی و گۆڕان بەڵام لە هەمووی گرنگتر ئەوە بۆ کە بەداخەوە لەم چەند ساڵی دواییە بەهۆی هەیمەنە و هەژمونی پارتیەوە بەسەر حکومڕانیە وای کردووە کە لێوە عرقلە بۆ چەنەها پرۆژەی سلێمانی دروستکەن من زۆر جار ئەوم باس کردووە بەداخەوە زۆر جار لە میدیاکانی پارتی دیموکراتەوە ئەوە ئیرێ بەگوێی خەڵکە کە بۆ نمونە کە سلێمانی یا هەڵەبجە یا کفری یا کەلار یاخود ڕانی و قەڵازێکە دواکەوتووە بڕۆن ئێخی یەکێتی و گۆڕان بگرن ئەوە ناوچەی دەسەڵاتی ئێمە نییە سنووری دەسەڵاتی ئەمە نییە بڕۆن ئێخی و دوو حیزبە بگرن پارتی ئەمە یا بەگوێی خەڵکە بەڵام من پێم وایە ئەمە شتێکی زۆر ئاوام فریوە چکە گەر تۆ سەیریکەی لەبەری پارتی دیموکرات سێ جمگەی زۆر سەرکی بەدەستەوە بووە سەرۆکی هەرێمی بەدەست بووە سەرۆکی حکوومەتی بەدەست بووە سەرۆکی دەستگای ئاژانسی پاراستنی بەدەست بووە باشە بەڵام ڕێگەی جێگرەکانیان لە لای یەکێتی و لە لای گۆڕان بەشدار بوون لە حکوومەتدا ینی ئەوانیش دەبوو بەشە بودجێ ئەم منتیقەیە کە ئەوان ئیداری دەکەن لە ئێستادا ئەوان بەدەستی بێنەوە نیە بزەبێت ئێستا ئەمێ ئەو بۆ باسم کاکەرزان بەڵام بەداخەوە ڕاستە بۆ نمونە لەوانەیە لە وەزارەتی وایە هەبوو بێ وەزیرەکە گۆڕان بوو بێ بەس نەیتوانی بێ خزمەتێکی ئەم ناوچەستەم لێکراوە بکە لەبەر ئەوەی کە بەشی زۆری بەڕێوەبەرە گشتەکان و مۆزەفەکان لە پارتی دیموکراتەوە نزیک بوون نان هێشتۆ جوڵە بکەوە پارتی دیموکرات لە ڕێی هەیمەنە و هەژمونی خۆیەوە بەسەر حکوومەتە ئاستەنگی و عەرقەلی بۆ چەندها پرۆژە دروست کرد لەم ناوچەیە و من حەزەکەم ئەوەش بڵێم کاکەرزانێکی لەو شتانەی کە ئەمێ باسی کەم من بەداخەوە کە ئەم کتێبم بڵاو کردەوە دوای بڵاوکردنەوەی ئەم کتێبە چەندەها داتای ترم دەستکە و پیشانی ئەو زوڵمی لە پارێزگای سلێمانی هەڵەبجە کراوە زۆر لەوە زیاترە کە من تەسەور مەکرد مەسەرنیکێ لەو شتانی ترکە کراوە گەر تۆ سێریکی بودجەی پەرەپێدانی پارێزگاکان بۆ پارێزگای سلێمانی لە سایە 52 بۆ خەرج کراوە بۆ پارێزگای هەولێر لە سایە 106 بۆ پارێزگای دۆک لە سایە 102 و ئەمە وەختی خۆی کە عەلی حەمەد ساڵح وەکو سکاڵانامەیەک پێشکەشی لژی نەزاهی کردووە توێتی باشە لە سایە 48ەکەی سلێمانی چی لێ هاو و زیادەکەی هەولێر و دهۆکیش لەکوێوە هاو ئایا ئەمی پارێزگای سلێمانی ئیراوە بە هەولێر و دهۆک لەکوێوە هاتووە ئێستا ساوەڵامی دەست نەکەوت سپاسەکەم کاک بەیار مەم ساعەتە ئەو قسانەی کاک بەیار بەرەنجامی توێژینەوەی کە کردوێتی و ئێستا لە ناونشانی کتێبێکدا وەکو خۆی ئاماژەی پێکرد لەبەردەستدایە واقعین بە تەسەوری تۆ ئەم جیاوازیانە بەم جۆرەیە بەرچاوە من بەڕاستیەکەی لەبەرەوەی نازانم کاکە بەیار ئەم زانیاریانی لەکوێ وەرگتووە سەرچاوی زانیاریانە چییە و بە گریمانە دابینین زانیاریەکانی کاکبیار هەمووی زانیاری دروست و هیچ کەم و کورتێکیانتیان نیە بەڵام باوە پرسیارە لە خۆمان بکەین بۆچی وایە بۆچی وایە ئەمەی زانی کوردستان لە ساڵی 92 دابەش بوو بەسەر دوو حیزبەوە دەسڵاتێکی هاوشان و یەکەم سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە زۆنی ئەملا بووە و دووهەم سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش تا شەڕی ناوخۆ هەر لە ئەملا بووە تا سیوێکی ئاب ئەوەی کە حکوومەت بووە بەدەست یەکێتی نیشتیمانیەوە بووە لە سیوێکی ئابێش حکوومەت جیابووەتەوە هەتاکو دوای ڕووخاندنی ڕژێمی سەدام حوسێن لە دوای ڕووخاندنی ڕژێمی سەدام حوسێنش بە حساب ئەو دەسڵاتی کە دروست کراوە بە هاوسەنگی دروست کراوە و لە ئەو ماوەیەشە بەشێکی کە 2 ساڵەوەە کە دکتۆر بەرهەم سەرۆکی ئەنجومەنی وەزیران بووە من پێم وایە حکوومەتەکە هاوبەش بوو بێ هاوبەش نەبوو بێ ئەگەر ئەم قسانەی کاکە بەیار هەمووی ڕاست بێتوانە بەڵام مافی خەڵکی سلێمانی ئێمەیە بپرسین بڵێن سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی ئێوە وەڵامتان بۆ ئەمە چی ئەگەر وایە سەرکردایەتی گۆڕان کە ئێوەش پێشتر لە ناو یەکێتی نیشتیمانیا بوون ئێوە وەڵامتان چییە بۆ ئەمە من لە بەرنمەیەکی ڕووداوە لە سەر یادی سلێمانی لەوێ قسەیەکم کردن لە برادران زۆر پیان ناخۆش بوو وتم ئەگەر ڕاست بێ ئەو قسەیە سلێمانی لە بەرنمەی ڕوودا و قسەیەکم کرد بە و دووسێ برادری کە لەگەڵم دانیشت بوون لە قسەکردنەکان هەندێکیان پێیان وا بوو کە ئەوە بە تایبەتی کاک دکتۆر هەواڵی لێبوو کە ئەوە قەدوانیە ئەگەر ڕاست بێ سلێمانی ئەم غەدرەیی لێکرابێەوە بەم شێوەیە بەڕاستیەکەی ئەبێ داواکاری گشتی لە سلێمانی و لە گەرمیان و لەم ناوچەیە بێتە سەر خەد و داوا لەسەر سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان و مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمان و سەرکردایەتی گۆڕان و ئەو حیزبانەی لە سلێمانین و بە تایبەتی ئەوانەی کە خەڵکی سلێمانی تۆمار کا بڵێ یا ئێوە ڕازی بوون بەوەی کە ئێمە وەکو سلێمانی وەکو گەرمیان و هەڵەبجە ئەگەر ڕاستە ئەم غەدرەمان لێکرابێ ئەگەر ئەمەمان لێکرابێ مەغەدرە ئەی ئێوە هەیبەر رێزینە لەناو ئەمە سەرۆکی کۆمار لە لای یەکێتی نیشتیمانی بۆ لە بەرامبەریەوە سەرۆکی هەرێم لە لای پارتی دیموکراتی کوردستان بووە
بەشێکی سەرۆکی حکومە زیاترین لە لای پارتی بۆ بەڵام بەردەوام جێگرەکانی لە لای یەکێتی نیشتیمانی بۆ لە قۆناغێک کاک عومەر فەتاح و لە قۆناغێک کاک عیماد و لە قۆناغێکیش کە ئێستا کاک قوبادا لەوانە مەسەرەن بەردەوام وەزیری ئاوەدانکردنەوە لە لای یەکێتی نیشتیمانی بووە کە پەیوەندی بەوە وەزیری شارەوانی بەشێکی لە لای یەکێتی نیشتیمانی بووە سەرۆکی دەستەی و بەرهێنان کە ئەوە دەستگاکەیە کە پەیوەندی بە بەشێکی لەوە هەیە لە لای یەکێتی نیشتیمانی بووە لەو کاتێک کە سەرۆکی حکومەت لە لای پارتی بووە سەرۆکی پەرلەمان لە لای یەکێتی نیشتیمانی بووە کە ئەو کاتە یەکێتی و گۆڕانیش تا ڕادێک بە ئەو بەشەی کە هاوبەش بوو گۆڕان جانەبووە دوای ئەوەش باشە ئەگەر ئەم هەموو غەدرەیە کراوە من نازانم ئەوە تا چەند ڕاستە ئەوانە ئەمە بەرگریژێلەوە بەڵام بەڕاستیەکەی خەڵکی ئەم شارە و هەموو ئەوە حەقە بەڕاستیەکەی لەو دەسڵات و لەو حیزبانە بپرسنەوە لە سلێمانی لە پێناوی ئەمەتان لە پێناوی چیا کردووە خۆتان مەکسەبی شخصیتان وەرگتووە لە پێناوی ئەمە یان بەڕاستیەکەی داهاتی ئەم خەڵکی سلێمانی کە غەدری لێکراوە ئێوە بەشێکیتان بۆ خۆتان وەرگتووە بەشەکەی کە ڕازی بوون پارتی ئەوە بکات یعنی گریمان ئەم زانیاریان ڕاستە بەڵام بەڕاستیەکەی ئەمە حقیقەتێک بۆ ئێمە نیشانەدا کە ئەو دەسڵاتی کە لە سلێمانیایە بەڕاستی معنایەوە بزەبێت لە ئاستی بەرپرسیارەتی ئەوەدا نییە کە خەڵکی سلێمانی و ناوچەی گەرمیان و ئەوانە دەنجانداوە پیان کە نەتوانن دەرگری لە مافەکان و لەداوەکانی ئەوان بکەن بەڵام پرسیارێکی منطقی ینی ئەگەر وەکو گریمانە ئەگەر ئەمە وایە ینی یەکێتی دەبوو حەقی یان گۆڕان دەبوو حەقی ئەم منطقی وەربگرێ و پارتی دەبێ حەقی منطقی ژێردەسەڵاتی خۆی وەربگرێ بەڵام دوجار ئێمە خاوەن یەک حکوومەت نین هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان لەناو هەرێمی ینی کوردستان کاکە کارزان ئێمە با واقعی بین من هەتاکو ئێسش بڕوام نییە کە حکوومەتی یەکگرتوو لە کوردستانە دروست بێتەوە ئەو حکوومەتەی کە لە دوای شەڕی ناوخۆی ساڵی 94 دابش بووە هەتاکو ئێستش هەر ئەوەیە هەندێک بنەما ئەوەیە کە شتێکدانراوە بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان ئەینا ئەو جیاوازی ئاشکرایەوە یەک دووەم هەتاکو ئەو قۆناغەشی کە هەتا ئەو دوایانە هەمومان زانین میزانیت لە بەغا بە جیا وەرگیراوە سلێمانی و ناوچەی ئەم لا بەشی خۆی وەرگرتووە کاکە بەیار ئەو لاش بەشی خۆی وەرگرتووە باشە ئەی بۆ ئەو قۆناغەی کە یەکێتی نیشتیمانی و برادرانی گۆڕان و ئەوانەی کە لێرە بوون ئەو کاتە هیچ پەیوەندێکی بە پارتیەوە نەبووەوە میزانیەکە لە بەغاوە هاتووە بۆ ئێرە ئەو کاتە بەشێکی کە هەیە جنابەت ئاماژەی پێ بکە کە ئەوەی پەرەپێدانی پارێزگاکان و کە لە بەغا وەرگیراوە ئەی ئەوە چی پێکراوە لێرە وایە مەکسەب و ئەوانەی کەش وەرگیراوە هەر ئێمە ئەزانین لەو کاتێک کە بریمەر و کە ئەوانە هاتنەوە ئەزانین کە چۆنێتی پارە خواردن هەر لە هەڵەبجە ئەوانەوە بەردەوام بووە بەڵام ئەم ژمارانە کە ڕازم بە ڕاستەکەی ئەوە ئیشارەتێکی زۆر ترسناکە بۆ کەم تەرخەمی سەرکردایەتی یەکێتی و سەرکردایەتی گۆڕان و بە تایبەتریش ئەو بەرپرسانەی کە خەڵکی سلێمانین ئەم جملەیە و کە پیان ناخۆش بوون ئەو بەرپرسانەی کە خەڵکی سلێمانین لە ناو سیاسەتی حیزبی و حکومیە ئیشەکەن لە یەکێتی نیشتیمانی و لە گۆڕان و لە ئیسلامیەکان و تەنانەت لە ناو پارتیشا ئەوانە حەقە لێپرسینەوەیان لێ بکەن ڕەنگە ئەوە لە قۆناغێکە باوکی تۆشی بەربکەوێت کە وەزیر وە لەم حکومەتانە یعنی ئەمەش حاڵەتێکە یعنی من نازانم تا چەند ڕاستە بەڵام دیسانەوە ئەمەیە جملەیەکی کە بڵێم پێم وایە ئەوەی کە جێگەی کارەساتە لە سلێمانی و جێگەی ئەوەیە کە بەڕاستیەکەی ئێمە بۆ بەمایی نیگەرانی و ماوەی جۆرێک لە دڕدۆنجی و لە هەستکردن بە شکست ئیداری لە سلێمانی من پێم وایە ئەوەندەی کە پەیوەندی بە لاوازی عەقڵی ئیداری و نەبوونی عەقڵی مؤسساتی وە هەیە لە ئەم ڕوبەرەی ئەم لا ئەوەندە بە تایبەتی پەیوەندی شوێنفوسی پارتی دامەزراوەیەکی ناوی پارتی دموکراتی کوردستانە کەسێکەیە لەسەر و ناوی مەسعود بەرزانیە و ئەو دامەزراوەیەوە فەرمانی ئەو بۆ خوارەوە جێبەجێکرێ بەڵام بۆ حکمی حزب ڕاستە بۆ حکمی حکومەتیش قوربان بۆ حکومەتیش هەتاکو ئێستش لە ناو پەرلەمانەکەی کوردستان لە ناو یەکێتی نیشتیمانی لە ناو گۆڕانیش ئەو ئەندامانەی چونکە ئەم ڕوبەری ئەم لاوا بووە ئەم سێ ئەندامی پەرلەمان سەر بە فڵانە مەکتەبی سیاسی یا سەرکردایەتین علاقەیان لەگەڵ ئەو هەیە ئەوە زیرە فڵان دایناوە هەر خازی ئەبوو ئەوەی تر کەس ناتوانێت دەسڵاتی ئەوە بکە کارەساتەکە ئەوەیە عەقڵی ئیداریەکەی ئێمە بەداخەوە بە بۆنەی ئەوەی کە طبعاً من بۆچوونی ئەوەشمە کاتی خۆی کە جەنابی مام جەلال ئەم یەکێتی نیشتیمانی دروست کردووە لە خەلیتێکی متەنەوع کە ئەو پێی وا بووە کە ئەوە مرکز ئەوە سەرچاوی قووەیە ئەم جۆرا و جۆرە بەڵام مام جەلال پێوکی عاقڵ بووە ئەم ناکۆکانی کۆ کردوتەوە لەژێر ئەو دروشما بەڵام بەڕاستیەکەی ئەمانی کە هەمووی خەریکی خۆیان و خەریکی ئەوە بوون کە هەر یەکە بە شێوەیەش بکەن ئەوەش زیانە گەورەکە من پێم وایە لەوە داواتی بەلایانی کەمەوە
خەریکی خۆیان بووم بۆ بەرژەوەندی خۆیان وەبەستە بۆ دەڵێ بەرژەوەندی تاکە کەسی خۆیان بۆ بەرژەوەندی نفوزی خۆیان باشە من دوای وەڵامی ئەو پرسیارە لە تۆ وەرەگرم کە تۆ بۆچی وتت دەبێ ئەو پرسیارە ئاراستی یەکێتی و گۆڕان نەکرێ بە قەدەوەی کە دەبێ پارتی بۆ خۆی وەڵامی هەبێ چونکە قسەکانی کاک ئەتاوە بوو کە دەبێ وەڵامەکە دیسان ئەوان بیدەنەوە هەم سەرکردایەتی کەتی ئەم سەرکردایەتی گۆڕان کاک دانا ئێستا ئامادەیە و لەگەڵمانە کاک دانا جەزا ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان کاک دانا سوپاس بۆ ئامادەبوونت کاک بەیار لە بەرەنجامی تۆژینەوەیەک کۆمەڵێک داتا و ئەرقامی خستە ڕوو کە جیاوازی نیشانەدا لە نێوان پارێزگاکاندا بە دیاریکراوی ئەوەی کە ئەو نیشانی داین کەم تەرخەمی هەبووە بەرامبەر بە دامکردنی پارێزگای سلێمانی هۆکاری ئەمە چییە لە کاتێکدا ئێمە خاوەنی یەک حکوومەتین خاوەنی یەک سەرۆکایەتی هەرێمین خاوەنی یەک پەرلەمانی زۆر سپاس ڕێزم بۆ جەنابە بۆ میوان بەڕێزەکانە ڕاستێکی من لە سەرەتای بەرنمەکەەوە گوێم لە قسەکانی کاک بەیار نەبوو بەڵام لە کۆتایەکە گوێم لێ بوو دووبارە ئەو پەیامە یا ئەو مەقامە هاتەوە گوێم کە دووبارە وەکو مەسەلەکە هەڵێزلەکانی خۆیان بە علاگەی شکاڵ واسین یانی دووبارە پارتی بکەین بە مسەبیبی من بۆ سوحبەت جارێکیان لەگەڵ مەجموعە برادەرەوەتمە قەلەباچکە ئێستا بەردەگوا بە سەرمانەڵێن پارتی بووە ینی بەڕاستی بێ ئینسان ینی ئەبێ مە لێرە بەس دەڵێن ئەوەی ئەوەیە کە زۆرترین پۆستان هەیە ینی لا ئێستا پۆست نییە بەیانەوەی کە سەرۆکایەتی هەرم لە ماوەی ڕابردووە لای ئێوە بووە کە بە ئێستاشەوە حتمما لەگەڵەوە قسەی لەسەر سەرۆکایەتی خۆ بەجیەوە نەکراوە بە خۆمە بە ئینقلاب نەکراوە خۆمە بە داگیرکردن نەکراوە بە ڕێکەوتن و بە هەڵبژاردن کراوە هەڵبژاردنەی هەمولانەکان دانیان پیانەوە ئەو ڕێکەوتنەی کە هەمولانەکان بەشدار بوونتیا یعنی مەسایلە سیاسیانە یەکێک لە هەرە سەرێکی ئەنی کێشە سەرەکەکانی ئەمە لە سلێمانیەوەیە کە کۆمەلگەیەکی لە جیاتی ئیداری پێشکەوتوو دروستکەین کۆمەلگایەکی سیاسی فەوزەوەیمان دروست کردووە ینی ئەوە کێشەکە ئێمە لە سلێمانی بەڕاستی ینی ئەم قسەیە تەنیا بۆ سلێمانی ڕاستە ئێمە بە تایبەتی لە پارێزگای سلێمانی کە ئێمە سەباری باسی پارێزگای سلێمانەکە جەنابە پرسیارەکە و ئەوەی کە تێگەشتم یا تەوەرەکە گرنگی ئەوەیە کە بۆ سلێمانیوە بەم شێوەیە ئایا حەقی خۆی پێدراوە منیش دەڵێم نەخێر سلێمانی حەقی خۆی پێ نەدراوە بەڵام نەگەوەی کە هیچێک لە دەرەوە هاتێ غەدری لێمە کردوێ نەخێرم بە خۆمان غەدرمانە خۆمان کردووە با من یەک دوو مێژوو بۆ جەناب بیرخەمەوە کاگاتا زۆر باشی کرد ینی باسی ئەوانەی کاگاتا ناکەمەوە کە لە زۆربەی قسەکانیان لەگەڵیان من باسی بنمونێ بەجێڕم تا ساڵی چەند با کاک بەیار جوابم باتەوە هەتا ساڵی چەند ئەو بودجە و داهات و شتانە لە بینی ئیدارەی با بڵێن هەولێر و سلێمانە دابەشکراوە با وەڵامم باتەوە هەتا ساڵی چەند ساڵ پێش هەر دابەشکراوە ئێستا وەڵامت باتەوە با دوای بۆ خۆی بنووسی جواب باتەوە هەتا ئەو چەند ساڵانە ئەخیر هەمووی دابەش کراوە لەو کاتانە بۆ خزمەتی ئەم شارە نەکراوە بۆ مناڵم خزمەت نەکراوە بەڵام بەو شێوەی کە ئێمە داخوازین یا بۆ شێوەی کە ئێمە لە سایاسە ڕازی بین دەسەری بۆ نەکراوە بۆ لە شوێنێککە بە شێوەیەکی نەکراوە ینی من نازانم قابل ئەمە تا ئەو کاتە بودجەکە بە تێگڕا بۆکو یەک بەش کراوە بەش ئێرە خۆی وەریگرتووە خۆی میزانی لە بەردەسا بووە بەرنامەی پرۆژەی استراتیژی خۆی دایناوە ئەمە لایەنێک یەکێک لە گرفتەکان لە بەردەمی ئەوەی کە لە سلێمانی ئەو گەشتونمایان نەکراوە باواقعبی لە خۆمانەوەیە کە لێرە فرێبڕیاری هەبووە یعنی ئەو فرێبڕیاریە کاریگەریەکی ڕاستەخۆی هەبووە لە گەشە پێدان لە بیرکردنەوە لە بەرنامەی استراتیژی بۆ سلێمانی و پارێزگای سلێمانی بەگشتی و پێویست ناکە بچمە تەفاصیل ئەزانین مەبەستمان لە فرێبڕیاری چییە لەو ماوەی کە باسی شێکم با کاگورە باش ئاگا دەربێت ئەو ئیدارەی کە لێرە بە سلێمانی بەربەرەوە تەنها یەکێتی نەبوو یەکێتی بوو بەو برادرانەی کە ئێستا سەکردەی گۆڕانیشەکەن ئەوانەش لەگەڵیان خەریک بوو یعنی ئەوانش پشتیان هەیە ئەگە سلێمانی دوا کۆت بێ یان حەقی خۆی مەترێ پیانەدرابێ بەشێکن لەوەیە خاڵێککە لەوانە جگە لەوەی کە با بڵێن فرە بڕیاری هەیە ململانەی سیاسی لەم سارەیە ئەوان قوڵ کراوەتەوە بۆ بە ئەولەویەت لای خەڵک یعنی ئەو پشێویە سیاسیە ئەو ناسەقامگیرە سیاسی کە لێرە هەیە لە شارەکان و پارێزگاکانی کە نەبووە وای کردو بڵێن کاریگەری نەگەتیڤە بۆ لەسەر هەم پارێزگاکە هەم و بەرهێنەر بۆی کە لە پارێزگاکە بیکە بۆیە لە شارەکانی کە کردووانە ئەمانە هەمووی کۆمەڵی ئامرازن جگە لەوەی کە منیش داوڵ کاگاتام لەوانەیە ینی عەقڵێکی ئیداری زۆر وان نەبوو بێ لەم منتیقەیە کە توانی بێتی شێوەکان لەو فرێبڕیاری ڕزگاری کە بتوانێت عەقڵێکی ئیداری بێت تەنها بە شێوەیەکی با بڵێن ئیداریانە پێشکەوتوانە بڕیار و بەرنامەی باشە سپاس دەکەم کاک دانا هەم وەڵامی پرسیارەکەی تۆ وەردەگرمەوە لە کاک بەیار هەم بۆ خۆشم دەپرسم تۆ بۆچی پێدوا بوو کە دەبێت ئەوەی لە میدیای پارتی دموکراتی کوردستانەوە دەوترێت دەبێت یەکێتی و گۆڕان وەڵامی ئێمە بدەنەوە بەڵام نەخێر دەبێت پارتی بۆ خۆی وەڵام داتەوە بەڵام وچانێکی کورتمان هەیە دوای وچانەکە وەڵامەکەت لێ وەردەگرمەوە بەڕێزان وچانێکی کورت و لەگەڵمان بمێنەوە بەردەوام دەبین.
تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان لەگەڵتان بەردەوامین کاک بەیار کاک دانا پرسیارێکی ئاراستە کردی بیرت نەچێتەوە و منیش پرسییم کە بۆچی پێدوا بوو دەبێ پارتی وەڵام باتەوە لە بری یەکێتی و گۆڕان ڕاستەکەی بەس ببوورە حەزم کرد یەک وەڵامی کاک عتا بمەوەکەوە مامۆستای خۆشەویستمە من لە ژێر دەستی ئەوە پەروەردە بووم بژێ بەڕێزی بەس من حەزەکەمی ڕوونکردنەوەی بەم هەرچەنە من و باوکم سەر بەدوونەوە و جیلی سیاسی جیاوازین لەوانەیە بێکنەوەمان لەزەر زۆر جیاوازیشمانە بێ بەڵام باوکم لە 2023 ئیستیقالی کردووە ئەگەر خوا نەخواستە ئەو دەستی هەبووە لە گەندەڵی و خزمەت نەکردنی شارەکە منیش ئێستا دەنگ زۆڵان نەبوو نەمەتوانی قسە بکەم ئەو تۆ خۆ هاوڕێت هاوڕێی باوکمیەوە لە 2023 کە پۆست بۆ بە پاروهین ئەو وازی هێنەوە شکور بیرروبۆچونیەوە بوو کە ڕێگە چۆڵکا بوو جیلێکی نوێ مامۆستای خۆشەویستمە کاتە تەبعاً بێمە سەر قسەکانی کاکدانە من هاوڕام هەم لەگەڵ کاک عتا هەم لەگەڵ کاکدانە کە بەڵێ لاوانی کێتی نیشتمانیش دەستێکی زۆری هەبوو لەوەی کە ئەم سنوورە دوا بکەوێ بەڵام ئەوەی کە ناتوانین ئێمە بیشارینەوە ئەوەیە کە پارتی دموکراتیش دەستێکی زۆری هەبووە چۆن تۆ گەرسێریکی وەختی خۆی لە ویکیلیکس بڵین بەڵگەنامەیەک دۆکومنتێ بڵاو بووە کە بەڕێز کاک مەسرور بەرزانی وتوێتی گلەی لە ئەمریکەکان کردووە کە لە سەردەمی ئیداری دکتۆبەر هەمە بۆچی ئەوە بایەخێکی زیاتر ئێم بە پارێزگای سلێمانی بۆچی مەتاریان بۆ ئەەکەنەوە بۆچی زانکۆی ئەمریکیان بۆ دروستەکەن وەگلی کردو واتە ئەوان بە چاوێکی ترۆ سەری پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵبجە و پارێزگای کەرکووکیان کردووە واتە ویستویانە ئەم سنوورە کە دەنگیان پێنایە هەم سزای سیاسی و ئابووری بن هەم پیشانی خەڵکی بن کە پارێزگای سلێمانی و هەڵبجە و کەرکووک کە لە ژێرسایی دەسەڵاتی کێتی گۆڕانایە دواکەوتووە و پارێزگای هەولێر و دوهۆ کە لە ژێرسایی دەسەڵاتی پارتیایە پێشکەوتووە ئەمە یەک دوو ئەگەر وەختی خۆی بیرتان بێ کاکیوای بەڕێز کاکیوە کە سەرۆکی پێشووی لە قیچواری پارتی بوو بە ئەشکرا ئەوەی دوتی پارێزگای سلێمانی ئەگەر بیێ پێشکەیە ئەبێ دەنگ با بە پارتی دیموکرات واتە هەر هێزێک ئامادە نەبێ دەنگ با بە پارتی دیموکرات ئەبێ چاوەڕی سزای سیاسی و ئابووری بکە بێگومان من ئەوە ناشارمەوە کە ئەمە ئەگەر وەکو ئیدعاەکی انتخابی وەربگرین ئەم قسەیە بەڵێ حەق نییە بۆ هەر لایەنێکی سیاسی ئەگەر ئەم قسەیە بکە نابێ خەڵکیش لە یەکێتی و لە گۆڕان بپرسێ کە بۆچی هێشتوانە ئەم جیاوازیە بەم زەقیە دەربکەوێ ئەوە ڕاستە من لەگەڵ قسەم و ئەوەی کە باسی فرەجەمسەری کرد کاکدانە قسەکی زۆرتەوە من خۆشم لە کتێبەکە باسی ئەوم کردووە کە فرەجەمسەری ناویکێتی زەرێکی زۆری لە ناوچەیەوە بۆیە من پێم وایە ئەگەر ئەم ناوچەیە نەکرد ئەم ناوچەیە سیستەمێکی نامەرکەزی فیدرالی بۆ هەرێمی کوردستانیش جێبەجێ بکەین ئەگەر بە تایبەتی کێتی نیشتیمانی لە ناو خۆیە ناتوانێت خۆی لەم فرەباڵی فرەجەمسەری ڕزگارکە پێم وایە زۆر زەحمەتە بتوانێت خزمەتێکی ئەم ناوچەیە بکە هاوشانی بزوتنەوەی گۆڕان و من پێشم وایە بزوتنەوەی گۆڕان وەکو دیفاع لە بزوتنەوەی گۆڕان نایڵێم بەڵام کە چۆتە حکوومەتەوە پاکێجێکی چاکسازی پرۆژێکی چاکسازی هەبوو بەڵام بەداخۆ نەیتوانێت جێبەجێکە لەبەر ئەوەی کە وەکووتم هەژمون و بڵین هەژموگەرایی پارتی دەسەڵاتی پارتی بەسەر حکوومەتە وای کردووە کە نەتوان ئیشێکی ئەوتۆ بکەنەوە دەریشکە و کە ئەگەر بزوتنەوەی گۆڕانیە هەر بزوتنەوەی و حزبێکی سیاسی ئەگەر بەدڵی پارتی نەجوڵێتەوە لە هەولێرە ئەو زۆر بە ئاسانی کودەتای بەسەراکە اینجا من حەزم کرد چەند ڕقمێکی تریشە پێ بڵێم کاکداناش پرسیارێکی کرد و مامەساعاتاش پێشووتر ئاماژەی بەوە کرد کە داوای ڕوونکردنەوەی کرد لەسەر بودجەی پەرەپێدانی پارێزگاکان وتی پێمان بڵێ ئەو پارەیە چی لێ هەڵ چۆن سەرفکرا من بزوتنەوەی گۆڕانیش داوای ئەوەی کردو تا ساوەڵامی دەستنەکەوتەوە بەداخەوە اینجا کە ئەڵی ئێستا بۆن منە مامەساعەتاو هەم کاکداناش باسی ئەویان کرد کە بودجێ ئەم ناوچەیە نێراوە بەڵام دیار نەماوە بەڵام کێشەکە تەنها بودجە نیە کۆمەڵشتی ترە تۆ گەر بیتە سەر موچە ینی تۆ گەر سەیری بکەی کاکەرزان بەشی زۆری معیشەتی خەڵک یا بژێوی خەڵک لەسەر موچە بووە لەبەروی بەشێکی زۆری خەڵک لای ئێمە لە کەرتی گشتی کاری کردووە نزیکی موچەی مانگانە لە هەرێمی کوردستانە 600 میلیارد دینار بووە ببوورە میلیۆن دلار بووە لەم 600 میلیۆن دلارە نزیکی 300 میلیۆن دلاری بۆ پارێزگای هەولێر بووە 275 میلیۆن دلاری بۆ پارێزگای سلێمانی بووە واتە لە مانگێکە 25 میلیۆن دلار زیاتر چۆ بۆ موچە لە چاو پارێزگای سلێمانیە کە لە ساڵێک کاتە 300 میلیۆن دلار لە کاتێکا پارێزگای سلێمانی ژماری دانیشتوانی زیاترە لە هەولێر ئەمە بەبێ 51 میلیۆن دلاری مانگانە کە ئەچێ بۆ موچی سێ سەرۆکاتیەکە سەرۆکاتی حکوومەتی سەرۆکاتی هەرێم سەرۆکاتی حکوومەت لەگەڵ سەرۆکاتی پەرلەمان و ئەگەر بەمەوە حسابیکەین یعنی لە مانگێکە نزیکی 75 میلیۆن دلار زیاتر ئەچێ بۆ هەولێر
و لە ساڵێکان نزیکی ملیارە دلار زیاتر ئەچێ بۆ موچە لە هەولێر واتە پارێزگای هەولێر لە کاتێک کاژماری دانیشتوانی لە سایە 36 هەرمی کوردستان پێکێنێ لە سایە 50 موچەی بۆ ئەچێ و حەزم کرد باسی شتێکی تریش کەم داهات و خەرجی هەر پارێزگایەک ینی داهات ئەو داهاتەیە کە تۆ لە خاڵە گومرگیەکانەوە دەستەکەوێت و لە بڵین ئەو باجە ڕسوماتانەی کە لە پارێزگاکە وەریەگری ئەگەر سەری پارێزگای هەولێر بکەیلەیەکی 2015 بۆ یەکی 6 2015 داهاتی پارێزگای هەولێر 179 میلیۆن دلار بووە باشە بەڵام خەرجەکانی 202 میلیۆن دلار بووە واتە خەرجەکانی زیاتر بووە لە داهاتەکەی خەرجەکەش مەبەستم لە دوو خەرجیە خەرجی وەبەرهێنان و خەرجی بەکارخستن خەرجی وەبەرهێنان ئەو خەرجیە کە بەکارێت بۆ دروستکردنی قوتابخانە و خەستەخانە و زیادە لە بودجەی پارێزگاکانی دیکە بە دیاریکراوی سلێمانی بڵێت ئێستاویسم ئەو پێ بڵم بەڵام پارێزگای سلێمانی داهاتی 201 میلیۆن دلار بۆ خەرجی 176 میلیۆن دلار بووە واتە پارێزگای هەولێر 23 میلیۆن دلار زیاتری خەرجکردەوەی دەسی کەوتووە و پارێزگای سلێمانی 25 میلیۆن دلار کەمتری خەرجکردەوەی دەسی کەوتووە بێگومان کاکرزان ئەمە دوو هەواڵی خۆش و ناخۆشی تایە هەواڵە ناخۆشەکە ئەوەیە کە زیاد ینی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە یەک چاوسێر نەکراون جیازی کراوە لە نێوان هەولێر و سلێمانی و شارەکانی ترە و زیادی سلێمانی براوەتە بۆ هەولێر و لێ خەرج کراوە بەڵام هەواڵە خۆشەکە ئەوەیە ئەگەر ئێمە بتوانین سیستەمێکی لامەرکزی پێڕۆکەین سیستەمێکی فدرالی پارێزگاکان پێڕۆکەین بێگومان کە ئەڵم سیستەمی فدرالی پارێزگاکان واتە هەر پارێزگایەک حکوومەتێک و پەرلەمانێکی لۆکاڵی خۆی هەبێ و یاسا بودجێ خۆی بۆ خۆی بێ بەڵام دوجار حکوومەتێک و پەرلەمانێکی هاوبەش بەرینە هەولێر بەواتایەکی تر هەولێر لە جاتی ئەوی پایتەختی وڵاتێکی مرکزی دواکەوتوو بێتە پایتەختی وڵاتێکی فدرالی پێشکەوتوو لە حاڵەتی ئەوەی کە ئێمە هەواڵە خۆشەکە ئەوەیە کە ئێمە سیستەمێکی لامەرکزیمان تطبیق کرد ئەو کاتە زۆر بە ئاسانی پارێزگای سلێمانی ئەتوانێت خۆی بەخێوکە چونکە خەرجیەکانی کەمترە لە داهاتەکەی واتە تۆ تەنها بوو خەرجانی کە بووبرەبوو داهاتی کە دەستەکەی ئەتوانێت هەموو خەرجەکانی خۆ دابینکەی بە زیادیشەوە و ئەو پارەی کە هەتە لە سەرچاوە سروشتەکان بووبرەوەکو نەوت و گاز ئەتوانی بەشێکی بێ بەموچە بەشەکەی تریشی بەکاربیێنی بۆ پەریان بەکردی پێشەسازی کشتتوکاڵ و ڕزگاربوون لە منەمێ ئەو وەڵام لە تۆ دەست بکەوێ هاوڕای لەگەڵ کاکدانا و کاگەتادا بەوەی کە ئەم وەڵامە دەبێت لە یەکێتی و لە گۆڕان وەربگیرێن نەک لە پارتی منەوەم بۆ ڕوون نەبەوە ئەزانی چۆنە من پێم وایە هەریکی و لاانێ بەشێک ینی بەشێکی کێشەکەی هەڵگرت پێیا بەشێک تاوانبار بێ بەڵام من پێم وایە بەشی سەرەکی تاوانبار پارتی دیموکراتە و ئەم سیستەمە مرکزیە باشە بەس کادرێکی دیاری یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خۆی ینی لە ماوەی ڕابردوودا مەقالێکی نووسی بوو باسەوە دەکات دەڵێ پارتی پێشوازی لە بانکیمۆن دەکات و یەکێتی شێشتا لە نێوان ململانەی دوو تەکەتولدا خەریکی ساختکردنەوەی ئەوەیە ئایا مریشک لە هێلکەیە یان هێلکە لە مریشکە ینی لە پەرگرافێکی تردا دەڵێ پارتی سەرگەرمی سەرکردایەتیکردنی دەوڵەت و خەریکی بە بازارکردنی گازی سروشتیە لە کەوانەدا دەڵێ دوای ئەوەی تاپۆی دەستکەوتە نەوتەکانی وەک شیری دایکی لەسەر خۆی حەڵال کرد کەچی هێشتا ململانەکارانی دوو ئاراستە جیاوازەکەی ناوێکێتی هەر خەریکی سەلماندنی ئەوەن کامیان باڵی دەستکورتە و کامیان باڵی دەست ڕۆشتووە کامیان ئاگاداری شیرینی نەوتە و کامیان ئاگاداری نییە ئەمە کادرێکی دیاری یەکێتی نیشتیمانی کوردستانم قسەیە دەکات بۆچی هێشتا پشکە زۆرەکە یان وەڵامە گەورەکە لە پارتی وەربگری بەڵێ زین کاکەرزان ینی من ئەوم نەشاردۆ لە کتێبەکە شاوە تەفسیل باسی ئەوم کردووە کە ئەم فرەجەمسەری ناویکێتی نیشتیمانی کێشەیەکی زۆر گەوری بۆ ئەم ناوچەیە دروست کردووە تۆ هەر سەریکی مەسەل نەگەر سەری ئەو گەڕەکە بێت تاپۆیانە بکەی کە دروست بووە لە چاردەوری سلێمانی بەشێکی زۆری بەهۆی فرەجەمسەریەوە بووە واتە ئەگەر باڵێکی یەکێتی دژی ئەو گەڕەکە بێت تاپۆیەوە سابێتەوە باڵەکەی تر پشتیوانی لێکردن بۆ ئەوەی کە ئەوکو ولا سیاسی ئەو گەڕەکە بەر لای خۆی ڕاکێشێ ئەمە ینی ئەنواع لێکەوتی تری هەیە بۆ نەگەر بیتە سەر ئەو ناوچە سەوزانی لە شاری سلێمانیا دیاریکراوە بۆ سەوزایی بەشی زۆری بەبوونی ئەم باڵباڵێنەوە هەر باڵەهۆڵیە بەشێکی ئەم ناوچە سەوزانە بێت و لەسەر خۆی تاپۆی کا و ئەو ێستا وای کردو کێشەی گەوری بۆ سلێمانی دروستکرەوە ئەمە قابلی شارنەوە نیە و هەموو هاوڵاتێک ئەمە ئەزانێ بەڵام من پێم وایە بەمەشەوە هێشتا لە ناوی کێتی نیشتیمانیە خەڵکێکی دڵسۆز ماون چ لە سەرکردەکەیان چ لە قاعیدە و جەماوەرەکەیان کە پێم وایە لە گۆڕانە و نزیکترن و لە پارتی و دوورترن یاخود بە جۆرە لە جۆرەکان بڵم تەسلیمی ئیرادی دیکتاتۆرانی پارتی نەبوون و ئەتوانن لەگەڵ گۆڕانە بەیەکەوە پرۆژێکی هاوبەشیان هەبێکەوە سنووری پارێزگای سلێمانی لە سیاسی زیاتر ڕزگارکەوێت ینی ئەگەر ململانەی حزبی هەبێ ململانەی سیاسی هەبێ بۆچی خەڵکی ناوچەیەک باجەکەی بدا لە بەرەوەی دەنگیان بەلایەنێکی دیاریکراو نەداوە من وای بۆ ناچم بەڕاستیەکەی ئەو بۆ چوونە من پێم وایە من پێشتری ئاماژم بۆەوە کرد حتا من کاتی خۆی لە وتارێک نووسی بووم بۆ کاک مەسعود ئەو گەرمیانی کە تۆ یەک جار پیانە ڕۆژپی ئەو سلێمانیش کە تاکو ئێستا تۆ دەسڵاتی ئەوە نییە کە یەک فڕاشتی تیادا بمەزرێنی تو دەسڵاتی ئەوەشت نییە کە
بچووکترین بڕیار بدەی سەبارەت بە سلێمانی ئەوەی کە کاکە بەیار باسیەوە کاکە لا مەرکەزی لە ڕووی ئیداری و لە ڕووی بڕیار و لە ڕووی زۆر شتەوە سلێمانی و ئەم لایە بانەڵێن دوو ئیدارەیە لە مەرکزیە کۆپەیوەندێکی ئەو توی نییە بۆ حکوومەتی کە لە هەولێر من پێم وایە ئێستا نێچیر بەرزانی ناتوانێت لە سلێمانی بکات بەکە هەر وەکو چۆن کە کاکوبات تاڵبانی ناتوانێت هیچ شتێک لە دهۆک و لە هەولێرا جێبەجێ بکات با ئێمە نەختێ واقعی بن ڕیالیزمانە نەختێکەوە بکەین بەڕاستیەکەی هەتاکو ئێستا ئەوەی کە هەیە زۆنی سەوز و زۆنی زەرد زۆنی من هەر بە مصطلحەکەی کۆنی ژێڵم زۆنی مەلایی زۆنی جەلالی هەتاکو ئێستا بەرقەرارە و من پێم وایە ئێستا ئەوە مامجلال وەزعەکەی ئاوای ئەوەیە بەڵام بزوتنەوەی نیوجەلالیزم لە دوای مامجلالەوە بزەبێت ڕۆڵی کاریگەریان هەیە لە زیاتر پەرتکردنی سلێمانی ئەوەی کە لە سلێمانی لە شکستای بەڕاستیەکەی سلێمانی تووشی کارەساتی ئەوە بووە ئەوەی کە حکمی سلێمانی دەکا پەیوەندی زۆری بە سلێمانیەوە نییە بیرت نەچێت چۆن ینی مەبەستت خەڵکی ناوچەکە نیە یان تێناگا ئەوەی مەبەست لەو عقلێتەیە ئەو عقلێتی کە عقلێتی سلێمانی لە ژینگی سلێمانی تێناگا کەلتوری سلێمانی ئەو کەلتورە بۆ کە هەمومان زانین لە سەردەمی دروستبوونی سلێمانیەوە هەتاکو و ساتە وەختی بەعسیش ئەو کەلتورە بووە کە بە ئاسانی نەچەماوەتەوە کەلتورێک بووە کە ئەوانی کە بە ئاسانی قوبوڵ نەکردووە کەلتورێک بوو هەر خۆی پێشت بووە بەڵام لە دوای ڕاپەڕینەوە بەڕاستیەکەی ئێمە ڕاستە یعنی هەندێک مەسایلی تاریخی وانە هەیە کە ڕێگوڕیشەکەی ئەوەیە ڕاستە یەکێتی نیشتیمانی ڕێگوڕیشە ئەسڵەکەی لە ناو سلێمانیەوە بۆ ڕاستە کۆمەڵی ڕەنجەران لە سلێمانیەوە دروست بووە ڕاستە سلێمانی گەورەترین قوربانی داناوە بەڵام لە دروستبوونی یەکێتی نیشتیمانی و ئەو عقلەتی کە هەر یەکەم ئەوە کە کۆمەڵی بەڕێوە بردووە سلێمانی لی بێبەش بووەوە پەیوەندی نەبووە بە سلێمانیەوە لە ئەنجامیشە ئەو عقلەتی کە پەیوەندی نییە بەم ڕوبەرەوە ئەو بە حکمی حاکم و بۆ قەدەری کە هەبووە لە ئەنجامی جابوونەوەی ناوچەی جەلالی و مەلایی ئەو بۆ بە حاکمی ئەم ڕوبەرە و بیریشت نەچێ بەڕاستیەکەی بۆ نمونە هەر لە جەنابی مامجلال وەکو پیاوێکی گەورە کە کەسمان ناتوانین قوڵی دەوریەوە بکەین مامجلال پەیوەندێکی ئەوتوی بە سلێمانیەوە نەبووە کاتی خۆی من جملەیەکە جەرمەوە من کتێبێکم نووسیوە کاتی خۆی لەسەر ململانی نێوان قادری و نەقشبەندی و ڕۆڵی لە ئەوەی یەکێتی دروستکردنی جەلالی و مەلایی و یەکێتی و پارتیوانشا من لەوێ باسیەوەم کردبوو مامجلال سەربارەوە سەرکردێکی وایە بەڵام دیسانەوە ئەوش جۆرێک لە گرێی هەیە بەرامبەر بە سلێمانی بوون بەشێکی زۆری ئەوانەی کە لە سلێمانی بەس حەزەکەم ڕوونی بکەیتەوە ینی مەبەستت چێەوە وەڵامی ئەوشم دەست بکەوێت ئەوەی کە بۆ نمونە سەرکردایەتی یەکێتی قیادی یەکێتی بۆ کە ئیداری سلێمانیان کردووە لە ماوەی ڕابردووە ئەوان بوون کە تێنەگەیشتون لە سەرکردایەتی یەکێتی ژینگەی ئەم منتیقەیە بەڵێ ئەوەی کە مەسەلەن یەکەم لەبەرەوەی مامجلال پیاوێکی لە هەمان خوێنەوارتر و بەدەسڵاتتر و لە هاتووتر بووە لە هەموو ڕوویەتیەوە لەگەڵ ڕێزم بۆ ئەوانی کە بەشی زۆری برادەرمانن ئەو وای کردووە بەڕاستیەکەی هەژمونی مامجلال بەسەر هەموو سەرکردایەتێکی تیا تاکە هەژمون بۆەوە مامجلال لە بری هەموو بیری کردوەوە لە بری هەموو بڕیاری داوە لە بری هەموو جوڵاوە ئەو وای کردووە لە ناو سەرکردایەتی یەکێتی حتا ئەو عقلە ئیداریە باشە دروست نەبێ بۆ ئەوەی کە شار بەڕێوە بن ئێمە بابێن لە سلێمانی گرەی تاڵەبانی چێ بۆ ئەم ناوچەیە گرەی هەمومان ئەوە واقع لە کۆمەڵناسی باسیەوە کرێ بەردەوام لە بەرەوەی مەسەڵ مامجلال من دڵنیام کاتی خۆی منوام نووسی بوو لە لاوەعیا ئاواتە خواز بوو کە ئەو لە ئەسڵی سلێمانی بواە و لە نەوانی شێخانی سلێمانی بواە بۆ ئەوەی ئەوە دەبووە یەکەمین کەسی دیار لە سلێمانی وەکو چۆن شێ مەحموو ئەو ئەساڵەتی پێ بەخشراوە ها تۆ سێری ئەوە بکە ئەوە ڕۆڵی هەیە لە دوای ئەوە قسەیە بۆ پارتی دیموکراتی کوردستانیش کە قیادەکەی حتمما وازەحە لایەن کێوە دەکرێت لایەن بارزانانی و بەدیاریکراوی ینی ئەم عقدەکەی ئەوان خنکێنەرترە بۆ سلێمانی چونکە هەتاکو ئێستا من زۆر جار بۆ برادرانی پارتی کە بینی مەکاتی خۆی بکاکفەلەک و بانی کەشم وتووە تومەوە هیچتان نیە لێرە من بم ئەسڵ لێرە لقیش ناکەمەوە چونکە پارتی هیچ پێگە و نفوزێکی نییە لە سلێمانی بەڕاستیەکەی مەسەلەکەی کەلتوری سلێمانی لە ڕاستیە کەلتورە ئەسڵەکە نە پارتی بەو شێوە قبوڵە نەیەکێتیشی بەم شێوە قبوڵە ئەو یەک لە دوای ئەوەش کە مامجلال هاتووە گۆڕان لەو بینەدا گۆڕانی شەر بەشێکە لەوەی یەکێتی جای سەباسی ئەوت بووەکەم باسی ئەوت بۆ دەکەم مەسەلەن کە دەسڵات لە سلێمانی دروست بە دەسڵاتی حکوومەت من کاتی خۆی کتێبێکم نووسیوە لەسەرەوە ترس لە ئایندا برادران ئەوانی لە کاکۆسرت نزیک بوون زۆر زویر بوون لەو کتێبەی من بەخۆشیەوە کە بنووسیمە کە حکوومەت لە سلێمانی دروست کرا ئەبایە یەکێک لە بڕیار بەدەستەکان یا مەکتەبی سیاسیەکانی یەکێتی لە سلێمانی چونکەوە حکوومەتی محلی سلێمانی بوو لە دوای سیوێتی ئەبایە یەکێک لەوان بڕیار بەدەست بواە نەبوو بەشی زۆری ئەو وەزیروانی دانراون بەشێکی کەمیان خەڵکی سلێمانی بوون یا ئەوانە بوون کە بە بڕیاری ئەوان ئەو بوون بۆ نمونە دەیان کادری لێ هاتووی هەر وەکو ئەوەی کە باسم کرد باسی با نبێتەوە بووە دەیان پیاوی وەکو ملاز عومەر و وەکو فەرید بن عەبدولقادر و وەکو سالار عەزیز و وەکو قادری حاجی عەلی و دەیان کاکیکە کە لەم شارا بوون مەسەلەن هیچیان
بڕیار بەدەست نەبوون لە دروستکردنەوە حکوومەتێکە لە سلێمانیا بووە تاکو ێسەشی لەگەڵا بێ لە ناو سلێمانی کە یەکێتی نیشتیمانی حاکمە ئەوەی سلێمانی هیچی بڕیار بەدەست نیە نەکا عومەر فەتاحیشی بەدەستە نە حاکم قادریی بەدەستە بڕیار لە دەستەی کارجێڕی بەدەستی کاک مەلا بەختیارەوەیە بڕیاری حزب بەدەستی هێرۆخان و بەدەستی ئەوانەوەیە لەبەرەوە جا ئەمە ئەگەرم جملەیەم یارمەتی بدەیت بەڕاستیەکەی ئەوە لە ڕووی کۆمەڵاسیەوە دەوری هەیە جاری کاگەڕێم بۆ ئەوەی کە سلێمانی ئەگەر جۆرێک لە مەغبوونیەتی پێوە بێ مەغبوونیەتی پێوە بێ بە دڵنیایی لە ڕووی کۆمەڵاسی و لاوەعیەوە پارتیژەوەی کە کاکە بەیار باسیەکە ئەوانش جۆرێک ئەگەر ناڕاستە خۆش جۆرێک ڕەنگە لەوەی تیاابێکە وەکو ئینتیقام مادەم شارێک ئەمەش پێگەیەکمان نییە ئیتر بۆ چی احتیمامی پێ بدەین بەڵام دەبوو ئەو بەرپرسانی کە لە ناو سلێمانی ئەو کاکانی کە باسم کردن هەموو ئەوانی کە بەجددی لە ناو سلێمانی ئەوان پیاندا بگرتایە مادەم ئیدارەکەی من لە سلێمانیا ئەبێ ئێمە بەڕێوەی بین بۆ ئەوەی بتوانین خزمەتی خەڵکەکەی خۆمان لە عقلی خۆمانەوە بکەین. کاک دانا کاک ئەتاوەکو ئەگەر باسی کرد یعنی لەبەرەوەی سلێمانی جێنفوزی ئێوە نییە وەکو پارتی دیموکراتی کوردستان ئیتر دەبێت خەڵکەکەی باجەکەی بدا ئەزانین چۆنە ئەوە بەڕاستی کاکە بەیار حەزەکەم نەکەوتێژێت تاسیری هەندێک شتەوە کە لە واقعەوە دوورە کاکە بەیار وەکو چی ینی بۆ نمونە یەکێک لەو شتانە باسیەوەی کرد کە پارتی ئەوێت سلێمانی پراوێز بخرێ سلێمانی شارێکی دواکەوتوو بێت و ئاژاوی تیاابێم شتانە ینی شتێکی ناوە کاگەتاژ وەکو ئەگەرێک باسی کرد نەخێر کاگەتاوی نەوت باشە باسی کرد بەوەی کە ڕەنگە غەدری دەکرابێت لە بەرەوەی جێنفوزی ئێوە نییە نانا بە هیچ شێوەیە علاقەی نەبووە کاکە من باش تخوا باک دوواقع بڵێن کاگەتا باسیکەم بە کورتی باسێکەمەوە باش ئێستاش ئیدارەی سلێمانی بەجای ئیدارەی خۆیەکە هەولێر و سەرەوە بەجێ ئیدارەی خۆیەکە هیچ ئەرشیفێک تێکەڵ نییە لێرەیە ینی حتا ئەسەوە پێویست ناکە بیشارینەوە مەسەلەی جگە لە ئاسایش و پۆلیس و بەشەکانی کە جیاوازە حتا لە فەرمانبەرەکانە لە دامەزراندنە لە قوتابیە لە هەموو شتێکە هیچ دەسەڵاتێک نییە لێرە پارتی ناتوانێت فڕاشە نەقلگا لە شوێنێک بۆ شوێنێکەوە بە بدڵنیایەوە پێدەڵم لێوە هیچ بەڕێبەرێکمان نیە هاتان فەرمانەکانیشمان کە لێرە هیچ کۆنەکان ماونەتەوە بە پەنجە دەزەبژێرن لەبەرەوە ئیدارەی سلێمانی بەدەست خەڵکی سلێمانی خۆیەوە ئەگەر غەدری کرابێ کاکە گیان ئەگەر غەدری کرابێ ئەوە خۆمان کردومانە خەڵکی سلێمانی خۆی من بابەت یانەوە هێزانەی ئیدارەی سلێمانی دەکەن کە بڕیار بەدەستە کە خەڵکی ئێرێ بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان هاوڕای لەگەڵەوەی کاگەتا کە ڕەنگە بەشێکی گرفتەکەەوە بێت کە خەڵکی ناوچەکە یان سلێمانی بۆ خۆی یەکێکە لە خاڵ ئیدارەی شارەکە کۆلەجای خەڵکی سلێمانی کورتوری خەڵکی سلێمانی بەو شێوەیە کە حەزەکە خەڵکی شارەکەی خۆی حکومیکە حەزەکە خەڵکەکە لە ناو خۆیان بێ هەڵقوڵاوی خۆی بێ حەزەکە خەڵکەکە بناسێ من کوڕیم شارم خەڵکی ئەم گەڕکەوە گەڕک و فلان بنە ماڵە فلان بنەڵاناسم باوکی کاکە بەیار کە کەسێکی زۆر بەڕێزە لە بنامەڵی ئێمە ئەو باژێمە ناسیێن باژە و ناسی خەڵکەکان هەمووی وا تێکەڵ لەگەڵێکە حەزەکەن خەڵکی شارەکە خۆیان حکومێکتر بکەن ئەمە یەکێکە لە خاڵەکان وەکو باسم کرد فرە بڕیاری تاسیری هەبووە ملیانەی سیاسی تاسیری بوو ئەو شڵەژانە لەم شارە بۆ لەم ماگان و ساڵانی پێشوا لە هیچ شوێنیشکانە بۆ تاسیری هەیە کاکە چۆنیەتی اینجا لەگەڵەوە بگەڕێ کاکە ئەوەی ئێستا کە ئێمە بیکەین ئەگەر بگەڕێن بۆ هۆکارەکان ئەبێ بگەڕێنە بۆ هۆکارانەی لە دوای 2005ەوە کە پارە هاتووە بودجە هەبووە چی کراوە چی نەکراوە چۆن سەرفکراوە بێ لێەوە سیرکەین چەند پارێزگارە بۆ چەند بەڕێبەری گشتی چەند کەس بڕادەر بەردەست بۆ ئەبێ لەو ئەرشیفانە بگەڕین بزان چی کرا نەکلەوی کە دوێنێنەوە دۆزراتەوە پێرە بودجێگاتەوە نەخێر ئەو ئەرشیفە لە 2005ەوە کە پاراتەوە بێ بگەڕی خاڵێکەوەیە کاکە ئێمە بێ لەو کەسانە پرسین کەنیۆنەری ئێمە لە حکوومەت و پەرلەمانە حکوومەت هێرێن بە تەنیا پارتی نابە بەڕێوە کاتان لێکم بە ئەم شتە واقع لە هەمومان با تێبگەین لەم خاڵە بەڵێ پارتی پشکی سەرەکی هەیە بەڵێ پارتی پۆستە سەرەکیەکانی هەیە بەڵام پارتی بە تەنیا حکوومەت هێرێم نابە بەڕێوە هەرگیز نەیبردووە بەڕێوە تەنها لە کاتێ بردوێتی بەڕێوە کە دوی دارەی تەواو بووە حکوومەت لێرە بوو حکوومەت لەو لێر بووە لەو توی حکوومەتێک کراوەتەوە حکوومەت پێکەوە بەڕێوە براوە هەتا ئەم کۆتانەی هەڵبژاردننی پێشتر حکوومەت 50 بۆ هەمان نەزانین لە دوایەوە بۆ دابەژبوونەی کە بۆ ئێستاش هەر بە ڕێکەوتن بووە پارتی بە تەنیا نەیبردووە بەڕێوە ئەو وەزیرانە پارتی لە کۆی 21 وەزیر 5 وەزیری هەیە کاکە جان ئەمە لەلاکە لایشکەوە بێمە لەو وەزیرانە ئێمە پرسین کە خەڵکی سلێمانی و لە ئەنجومەنی وەزیرانن ئەگەر غەدر لە سلێمانی کراوە بۆ قوبڵیان کردووە کەواتە ئەوان خیانەتیان کردووە ئەو پەرلەمانتارانەی کە خەڵکی ئەم سنوورن کە لە پەرلەمان داوامەکەن ئەگەر غەدر لە سلێمانی کراوە بۆ قوبڵیان کردووە مانای ئەوان غەدریان کردووە لە خۆشمان پرسین ئەگەر غەدرمان کردووە قوبڵمان کردووە بۆ قوبڵمان کردووە لەبەرەوە ئەبێ کێشەکانمان جلەکانمان بە علاگەی کەسی کا هەڵنەوازین پارتی لەو دەڤەرەوە کە حکمی هەیە لەم دەڤەرە کە حکمینە نێنی بیکەین بیخینە ملیەوە بۆی خۆمان لە بە پرسیاری بزیتەوە نەخێت ئەبێ خۆمان بە پرسیارەتی سەرەکی وەرگین اینجا ئەگە هەشتێ لە کاکدان هەرچەند کاتم زۆر کەم ماوە دەمەوێت وەڵامی کاگەتا و کاک بەیاری ژۆر بگرمەوانێ دەمەوێت بزانم لا مەرکەزیەت بۆ ئەم بابەتە حەلە من چەند جارە لەسەر و بابەتە قسم کردو لا مەرکەزیەت بەو شێوەیە کە دەسەڵاتی زیاتر بێرە بە پارێزیەکان بۆ نەهێشتنی ئەو ڕۆتینە زۆرەی کە هەیە بۆ
زووتر ڕایکردنی کاروباری خەڵک و زووتری شەکان بەڕێبرێ بەرەبەتەکی دێتی بەڵام دابشکردنیە کە باگراوندێکی سیاسی هەبێ بەتەکی دەشتێکی نگەتیڤە بەڵام من ئەوەی تێگەشتمە برادرانە باسی لە مرکزیەتێکی ئیداریەکەن و مالیەکەن تا ڕادەیەک بۆی مرونەت هەبێت لە تەعاملکردنا زووتری شەکان بەڕێوەرن لەوانەیە باشتر بێ کارگێکی جابی هەبێ بەڵام بەو شەرتەی دووبارە لێمەوە کە باگراوندێکی سیاسی نەبێ مەبەستەکە بەنی دابەژبوونێکی سیاسی بێت باشە سوپاسەکەم کاک بەیار لە مرکزیت هەلا زۆر بە کورتی بێ سوپاسەکەم کاتم زۆر تەما من پێم وایە لە مرکزیت تەنها چارەسەرێکە و بەڵام لە مرکزیت بۆ شێوە ڕووکەشە ناکە بەداخەوە پارتی دیموکرات کە تۆ دیقەتی بێ کە ئەزمەیەک دروستە بێ پێش هەموو کەس پارتی دیموکرات ئەڵێ با لە مرکزیت جێبەجێکەین بەڵام ئەو لە مرکزیەتی ئەوان باسیەکەن تەنها لە مرکزیەتێکی ئیداریە کە تۆ بۆ مامەڵەیەکی دامۆدەستگاکانی حکوومەت یاخود بۆ ئیمزایەک پێویستە بۆ نەبێ بچیتەوە بۆ هەولێر بەڵام ئەوە هەر لە سایدەی مۆزوعەکەش نییە ئەوەی کە گرنگە لە مرکزیەتی مالیە واتە تۆ وەکو ویلایەتە گرتوەکانی ئەمریکا نەوت و سەرچاو سروشتەکانە بۆ خۆ بێ توانی بۆ خزمەتی هاوڵاتیەکانی خۆ بەکاری بێنی جا من بەدائیتخوا ئەمە یەک هەنێشت بڵێم بەسەر چاو ئەو کە باسی ئەوە کرد کە پارتی دیموکرات دەسەڵاتی نەبوو نەیتوانێت فەڕاشە لێرە تا ئینکە ڕاستە خۆ نەیتوانیوە لێرە مەسن ئیش بکە بەڵام بە ناڕاستەوە خۆ لە ڕێگەی دەسەڵاتی خۆی لە هەولێر چەندەها ئەرقەلەی دروستکرەوە بۆ نمونە وەتی خۆی کۆمپانیای دانەگاز بەتەما بووە بێ شارێک دروست کا بەناوی شاری گازی چەمچەماڵەوە کە بەتەما بۆ کارگەی بە نزیکی 10 میلیارد دلار وەبەرهێنان بکە کارگەیەکی زۆر گەوری پەترۆکیمیایی پارتی ڕێگەی لێگرتووە و ئێستا وای بە بۆنی ئەو ڕێگریەوە حکوومەتی هەرێم 2 میلیارد دلاری دۆڕانەوە بە کۆمپانیای دانەغاز واتە حکوومەتی هەرێم سەرباری بێموچەی و بێسوتەمەنی ئامادەیە 2 میلیارد دلار لە بودجەی گشتی بێنێتە دەرێ و بیا بە کۆمپانیای دانەغاز بەس بۆ ئەوی پرۆژێکی استراتیژی لەم ناوچەیە سەر نەگرێت نەبوژێتەوە بۆ ئەم ناوچەی حساب نەبێ بۆی بۆ ئەم ناوچەی حساب نەبێت چکە ئەگەر ئەو پرۆژێ سەری بگرتایە ئەم ناوچەیە تقریبا ئەچۆ مساوی پارێزگای هەولێرشکە ئەو پرۆژێ نزیکی 10 میلیارد دلار بوو ببوورە بەس چونکە حەزم کرێکشتی تریش بڵێم ئەگەر تۆ سەیری بکەی کۆمپانیەکانی دەرهێنانی بواری نەوت و گاز بەشی زۆری وەختی خۆی لەم ناوچەیە بوون بۆیە مەقەڕی سەرێکیان بنکەی سەرێکیشان لەم ناوچەیە بوو بەڵام دوایی پارتی دیموکرات چ بە هەندان بێ چ بە ناچارکردن بێ هەموو مقڕەکانیانی بر بۆ هەولێرسپاسەکەم کاک بەیار لە بیرەکان لێرە دووکەڵی بۆ ئێرە و پارەکی بۆ کاگەتە لە مرکزیت هەلا ئەم بابەتە کاڵەکاتەوانێ من پێم وایە لە مرکزیت من بەردەوام ئەوەی کە ئینگلیزی وەندژی سنترۆیدم یعنی چەق بەسم لە شوێنەکە بەڵام بەڕاستی بۆ ئەوەزعی سلێمانی من پێم وایە کێشەکەمان مرکزیت یان لا مرکزیت نیە چونکە سلێمانی لەناو خۆیان بەداخەوە کوشاری بێ خاوەن وایە کەس نییە خاوەنی بڕیار بێ من یەک نمونەی سادە بۆ تۆ هێنمەوە پارێزگار ڕەمزی دەسڵاتە لە شارە بەڕێوەبەرە گشتیەکان ڕەمزی دەسڵاتن لە شارە لەو ماوەی کە ئێمە تووشی ئەوە بینێسە بە پەلەپەلە خەریکی خوێندنین لە بەرەوەی مامۆسام و لەناو ئەوە لەکوێ دنیا بینیوێتی پارێزگار و بەڕێوەبەرە گشتیەکان مغازەلەی مۆزەفەکانیان کەن بڵێن قەیناکە داوام مەکەن سەیرەوەکە وازی لە عقلە ئیدارەکە و لە ئەرکە ئیدارەکەی هێناوە بۆ ئەوەی خەڵک پێی نەڵێن کە تۆ پیاوێکی خراپی و پێی نەڵێن کە تۆ ملکەش بووی بۆ دەسڵات لەبەرەوە من پێم وایە خەلەلەکە لە سلێمانی خەلەلێکی گەورەیە پشێویەک هەیە لەوەی کەس نازانێت چێ ئۆپۆزیسیۆنە چێ هاوڵاتیە چێ دەسڵاتە بۆیە دیسان دەترسم ئەگەر لا مرکزی بەو شێوەی کە لێرە بیری لێکرێتەوە و بەو شێوەی کە تاکو ێستا سلێمانی پێوە بەڕێوە چووە و لەو ململانێ گەوری کە لە نێوان لایەنەکانی سلێمانیا هەیە ڕەنگە ئەوەی کە شارەکە وێران بکات و ئەو کاتە چۆن ئەوساکە ملوکە تەوائیفە بووە لێرە لەوانەیە ئەوسا گەڕێکی تایفەکان و گەڕێکی بەرپرسەکان کاک دانا سی چرکە دەرفەتە تێ ئەگەر سەرنجەکەتە بێ لەسەر قسەکانی هەر یەک لە کاک بەیار و کاک عەتا وەڵام من دووبارە واڵێمەوە ینی ئەمە لە پارێزگای سلێمانی بەڕاستی پێویستمان بۆیە کە پێداچوونەیەک بە سیاسەتی ناوخۆی بکەین پێداچوونەیەک بە عەقڵی ئیداری ئێرە بکەین بەڕاستی ئەواز لەو هەموو ئەنیەوەی کاک بەیار شتێکی وت من حەزەکەم تەناو کۆمنتە لەسەرەوە بم وتی هەندێک کۆمپانیان ناچاکراون یا هەندێک عەقد دەبووە بۆ ئێرە جێبەجێ نەکرێت باشە ئەوەی کە جێبەجێ نەکردو خۆ وەزیرەکانی کە لێبوون یەکێتیشی تیا و لایەنەکانی گەشتیانێ بۆ ئەوان قبوڵیان کردووە کاکە بریکارەکەی چییە حەزەکەم بەجێ بریکارەکەی چییە وەرە خوارەوە لەبەر بێ دەسەڵاتی ئەی بۆ قسە ناکە بۆ واز نایەنە کاکە ینی بەڕاستی بریکاری پێشوازیان ئەزانی چۆنە بەڕاستی ئەم کێشەیە ئێمە هەتا بەو شێوەیە قسە بکەین خۆمان چارەسەری کێشەکان نەکەین بۆچی بڵێ خەتای پارتی یا خەتای فڵان شوێنە قەت ناکەن زۆر سپاس بۆ دانا جەزا ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە فراکسیۆنی پارتی سوپاس بۆ بەیار عومەر شارەزا لە بواری پلانی داڕشتنی شار و هەرێمەکان سوپاس بۆ تاقەرە داخین و سەر و توێژەر سوپاسانەکەم کە میوانی تاوتێ بوو نازانێ نارتی سوپاس بۆ سوپاس بۆ سەرنج و کۆمنتەکانتان تا بەرنامەیەکی دیکار شاد بن.
هۆتاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان.